وەستا ئەحمەدماندی نەبی باشی ئەحواڵ بەڵێ بەڵێ والله وەستا ئەحمەد سیارەکەم دەسەد جارێ لێ ئەوە بوو بە قورئان پەچی کەتی نازانم چیتی بەخۆ دەزانم هیچی لێ نازانم کور ئەرکت پێشاوە بە هاتبای لۆ چاکر بامە بە قورئان دەوامیشم هەیە پێت ناکرێ بەرەکوو دەبی دراکەم هەر کۆچی بی باش زانم لە وەستا عەبدوڵای ناکەم باش باش خوال لەگەڵ مامەجیان خۆشبی کوڕی خۆ خۆشبی مامەجە سیارەت یەکچووە بەێ بەێرە وڵا سیارم تێکسە کوڕ خۆ مامەجیانە بتناوێ تو یارمەتی من دەدەی ناکوڕی خۆ ئێستاوە تەلەفۆن دەکەم لەوە سایکی لێ لەم چارەکە بە مامەجان لێ دەزانم کوڕی خۆ بڕۆ بابەکەی ئێستا من برادرم هەیە وەستام هەیە دێ لەم چارەکەەوە باشە مامە وڵا لێ دەزانم بەخۆی بام فیتەرە لەگەوی ئیشم کردیە تۆ بەڕاستە بەرێ دە باشە کوڕی خۆم زانە لۆ مام چا ناکەیەوە دەی ئەمر دیێژ یا ڕەبی يا أخي هي دستكانت خوش كوري قولهم كوها سوتسات والله راسك رخو ناس يا مكتبية بەرە وڵا مامەجان دەسم يا باشا دي يسألونا مكتبية مامەجان نیگە لا فرمني ناقر ورق بمامي خود بي أتولي يسأل مكتبية وڵای ڕاستەکەی مامۆستا گوتی مێەوە فرم مامۆستا قەتە قسەین ڕاست ڕوان پێم لێ تو چیە کێشە چیە لۆ لێ ناگەڕێ لۆ ناچێ مەکتەبێ لۆ لێرەی آخر ئەوڕۆ مشریف دی مشریف ای باشە مشریف پەیوەندی هەیە تو لە بچێ مەکتەبە یان نەچێ مەکتەبە آخر مامۆستا ئەمجار پێم دەرێت و کەسەشی نەزانێ باشە پێم بڵێ ئەو مامۆستایەتان ناوی چیە کە بەتوی گۆ مەیە مەکتەبێ ناوی مامۆستا میدیە مامۆستا میدیا لەبەر چە وڵای دەرێت و کەسەش نەزانێ ناپڕم نا ئەتو کەسێکی نەزاننی بە پێچەوانەوە ئەتو کەسێکی زۆر بەتوانەی تەماشەکە توانی کێشەی من چارەسەر دەزانی ئەو مشرفەی کە ئەوڕۆ بەنیازە بێتە قوتابخانەکەتان چییە؟ شێر ڕووی خۆ ئەمن مشرفەکەمە بڕۆ بە یەکەوە با بچینە مەکتەبێ گوڵ لە دڵیش مەدا ئەخە مامۆستا بەخۆی تووڕە دێ بڕۆ کوڕم مادەمەیە لەگەمنی کەس لێت تووڕە نابی بڕۆ سواری سیارێ بە بەر لەوەی کە مامۆستا بە پێم بڵێم بزانم چێ دەتوانێت پێناسەی گەردی لەم بۆ بکە؟ ئەمنیش سپاس دەکەم فەرموو دانیشە ڕۆڵەکە لە ڕاستیدا ئەو ڕۆ نەهاتیمە هیچ پرسیارێکتان لێ بکەم ئێستا میوانێکەیە دەمەوێت بێتی ئێرە وانەیەکی جوانمان پێشکەشکات حەزم لێیە بە چەپڵەکانتان پێشوازی لێ بکەن حەسەن کوڕم نەمگوت
مامۆستا تکات لێ دەکەم بە قوتابیەکان بەدەی نەزان و نەفام ئەمە هەموومان لە بوارێک لە بوارەکان لە ژیان زیرەکی دەتوانین لەو بوارەدا خزمەت بە کۆمەلگا بکەین قوتابی خۆشەویستەکان هاوڕێیەکەتان زۆر بلیمەتە زۆر وشیارە باوا شتێکتان بۆ باسکەم ئەو ڕۆکە لە ڕێگادا بووم بە سیارەکەی خۆم بەنیاز و بێمە قوتابخانەکەتان لە ڕێگان سیارەکەم پەچی کەوت هەرچی برادەرم هەبوو لە فیلتەرەکان پەیوەندی و پیاوان کرد کەسیان ئامادە نەبوون بێن بۆم چاپکەنەوە لە پڕێک هاوڕێیەکەتان هاتە بەردەم و گوتی من ئامادەم ئەو سیارە بۆ چاکەمەوە سەرەتا ئەخڵم نەیگرت باوەڕم پێی نەکرد بەڵام زۆر زیرەکانە چاچی کردەوە ئەوە توانیم بێمە قوتابخانەکەشتان مامۆستا بڕوا بکە هیچ کەسێک کە لەدایک دەبی نەفام و نەزان و شکست خواردوونیە ئەوە ئەمەینە وا لە کەسی بەرامبەرمان دەکەین کەسێکی نەفام و نەزامی لێ دەرچیدن لۆیە حەسەنیش یەک لەو کەسانەیە کوڕێکی بلیمەت و وشیارە حەسەن جان کوڕم ببوورە تۆ کەسێکی بەتوانە و زیرەکی کەواتە کاکە حەسەن کوڕەکەی خۆ ڕۆ شوێنی خۆت دانیشە